ئەوشەی دەشۆن دەبتە کارەبا خوا دەزانی کوڕەکەم میگر کچەکەشم میگرتیا. بەڵێ بینەرانی خۆشەویستە سا لە بەردەرگای ئەو ماڵم ببورن ئەمە حاڵی ماڵێکە لە گەڕەکی کورانی عنکاوە ئامودەکە ڕێک کەوتۆتە بەردەرگای ماڵەکان جا من دەمێت قسە لەگەڵ خاوەنی ماڵەکە بکەم بزانین هۆکاری ئەوە چییە. کاک ئیسماعیل سلااو لێبێ قوربان خوا لێبێ یەخۆ بەخێر بەسەر چاوان چۆنی ئەحواڵ مەمنون سپاسان دەکەم. وەڵی شوێنەکە زۆر خراپە دەبی بێ پێویستکە ئامودەکە ماشەڵڵا ڕێکی گرتووەتەواو تاو ڕێکی سپاسان دەخەم کاکە بەڕاستیەوە 5 مانگە من لە دووما ئەو خانیە 200 مەتر بوو کردوانە تەقسیم دوو شارەوانی هاتڕێی پێدام کە کتاب ڕسمیمەیە تاپۆیە یان هیچ مشکلەی نییە. معاملاتم کرد گوتیان معاملاتی بکە کەشفات هەمویان تەواو کردیە ئێستا لە بە پرۆژە ڕۆناچی دەرێ ڕاگیرایە ئەو ڕۆژە ئاگری گرت خوا ڕەحمی پێکردین بەخوای زرک و تشمان هەموو لە ئەوشەی بوو ئاگری گرتیە ئەو محاولی ئەو شۆتی کرد ئەوەیە خۆ بە خۆتان سەلامەت الحەمدولله سەلامەت بوون بەس زرک و تشتەکان لە ئەوشەی بوو هەموو ئاگری کرد ئەو بەخۆشمان لە ماری نەبوو خوا ڕەحمی کرد ئەو جیرانانە بە سۆندە و بە ئاوی کوژاندیانەوە. باشە کاک ئیسماعیل ئێستا کەش برێ ئەفۆن سیارە نایەتە ژۆرە یان ئەدەویستمەوە لێ بپرسم سیارە ناچتە ژووری نەوەڵا بەخوا ڕۆژە ئەوشەیان شۆشت ئێرپانەتەر بوو بۆ کارەبا بەخوای کچەکەمی گر کوڕەکەشم میگرت خوا دەزانی. باشە کاک ئیسماعیل بەنیازن بیگوازنەوە گەر بیگوازنەوە دەیبەنە چیوە ئامودە وڵای بە عیساب گوتی ئەو لاقەی دەگۆزینەوە ئەو لایە لێرتوانە عینە لەو تەنیشتەی ئەوە دەخێن بەزەوە 5 مانگە لە دووما ئیشم لۆ ناکرد نازانم لۆ. باشە کاک ئیسماعیل لە ماڵەکەت کە کڕی دوا بوو یان هەر لە سەرەتا داوا بوو یان چۆنی بۆ ئامودە لێرە بوو نابیدایەتی لێرە بوو ئەو خانیە 200 متر بوو دەرگایەکەی لەو لای بوو ناوەڵە کڕیم شارەوانی ها تەختیتی لۆ کردم کردمانە ئەرز من لە مانجی 3 تقریبان کڕیم لە ڕەمەزان بوو کڕیم چوومە دوێ معاملاتم کردەوەم کرد هەر دایرەی کارەبا گوتی بڕۆ تاپۆی دەرینە سەنەدی دەرینە لۆ دەگۆزینەوە هەموو معاملاتم تەواو کرد دوای چوومە دوێ هەر هیچیان لۆ نەکردم 5 مانگە بخوای لە دووما. باشە قسەیەکت کرد دەرگاکە ڕێک دەکەتە ناوەڕاستی ئامودەکە ڕاست دەکەوتە ناوەڕاستی ئامودەکە هەردوو دەرگاکە دەبتەوە هەردوو دەرگاکە دەبتەوە بەس ئەوی دیکەشکا دەوی دیکەش با بکەینەوە عەفوەن بە جۆرێک سەیرە کاک ئیسماعیل زۆر عەجایبە زۆر بەخوای خوا دەزانی ئەوشەی دەشۆن دەبتە کارەبا خوا دەزانی کوڕەکەم میگر کچەکەشم میگرتیا. داواکاری چییە؟ وڵای داواکارم لە بینەرتان بەڕێستان هیمەتەکەم لۆ بکەن ئەو ئیشەم لۆ بکەن نەگە مەمنونتان دەبم. زۆر باش ئێمە داواکە دەگەینە لایەنی پەیوەندیدار ئینشاءڵڵا جیا لە ئامودەکە قانەکەت قەتعی فرۆشتنیشی پێوەیە هەر بۆ بۆنێوەیە ناوەڵڵا بە خودایی ژنم لۆ کوڕەکەم مارا کردووە وتە قسمەت ئینشاءڵڵا دەبێت بەزەوە زۆر زەروریە بەڕاستی یعنی زۆر ڕێگامی گرتیە زۆر ئیلاج کردی زۆر باشە کاک ئیسماعیل دەست خۆش بێت. ئەمە قسەی خاوەنی ئەو ماڵەیە کە ماوەی 5 مانگەوە خۆی بازەوە دەکاتن مامەڵی کردو بۆ گواستنەوەی ئەو ئامودە کە ڕاستەوخۆ کەوتۆتە ناوەڕاستی دەرگای حەوشەی ماڵەکەی نەدەتوانێت ئۆتۆمبیل بباتە ژوورە و نەدەتوانن بۆ خۆی باز دەکات دەڵێگە تەڕیش بێت دەبێت بە کارەبا و دوو منداڵیشی تاوەکو ئێستا کارەبا گرتوێتی چاوەڕێ دەکات ئامودەکە شوێنی بگوازرێتەوە بۆ ئەوەی بەردەرگای ماڵەکەی بەربدات.